هەڵبژاردنێکی جیاوازتر لە هەڵبژاردنەکانی دیکە بە حکمی وەی بازنەیە پێویستە دەنگدەر بە تەرکیز کاندیدی خۆی نوێنەری خۆی هەڵبژێردێت. ومێد دەکەین دەنگدەران ئەندامانی خۆمان لایەنگرانی خۆمان کاندیدی خۆیان دەنگدەری خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ ئەوەی بتوانین کوردستان بەهێزکەین، کوردستان پارێزرا بکەین. بڕیارم داوە دەنگ بدەم، هەمومان دەنگ دەدەین بە کاندیدێک کە داکۆکی لە مافی نەتەوەی کورد بکات، دەنگ بە کاندیدێک بدەن شەڕی مافە دەستوریەکان بکات. دەنگ دەدەم بۆ لیستەی کە پرۆسەی خوێنی لە کۆمەڵگاکەم بەرەو پێش بردووە و هەمیشە داکۆکی مافەکانم بووە لە بەغدا و لە هەرێم. بۆی مافەکانم زانم بێ لە دەنگدانی ئەمجارە بەشدار دەبم و ناڵم دەنگم بەجا بچێت.